ساڵیادی یەکەم ژنە شەهیدی پێشمەرگە و فەرماندە لە شاری سلێمانی لە گۆڕستانی کەڵەکن بەڕێوەچوو. نەقیب ڕەنگین یەکەمی ژنە شەهیدی پێشمەرگە و فەرماندە بوو لە باشووری کوردستان لە سەنگەرەکانی پێشی پێشەوەی بەرگری لە خاکی پیرۆزی کوردستان شەهید بوو. نەقیب ڕەنگین یەکێک بوو لە فەرماندە قارەمانەکانی ناوهێزی ژنان ئەو کاتە جێگری فەوج بوو. ئەو ژنە بوو کە ئەو فەلسەفەیەشی ڕەت کردەوە کە بڵێ تا ئێستا ڕووی نەداوە لە تاریخی ملەتە سنجی کچان بێ لە قەلغانی گول لە هەڵمەتە. بەڵێ ئەم سنجی خۆی کردە قەلغانی گولە لە پێناو نیشتیمانەکەیە. ئەو کاتە لە لیوای 106 بوو هاتنە جەبهەکە لە خواروی کەرکوو لەگەڵ فەرماندە قارەمانەکانی ئەو سەردەمەی ئەو لیوایە و تێگڕای فەرماندەکانی پێشمەرگە دێرینەکان کە بە خۆبەخش هاتبوونە جەبهەکە. ڕەنگین تاکە ژن بوو تاکە فەرماندە بوو کە هاتوو لە جەبهەکەیە شەهید بوو. هاوڕێ و هاوسەنگەرەکانی شەهیدی فەرماندە نەقیب ڕەنگین دەڵێن نەقیب ڕەنگین یەکێک بۆ لە هەرە فەرماندە ئازا و چاونەترسەکانی ناوهێزی ژنانی کوردستان. ئەو بەتەنها ڕۆحی خۆی نەکرد بە قوربانی خاک و نیشتیمان بەڵکو باپیریشی لەسەر هەمان ڕێبازی کوردایەتی شەهید بووە. ئێستاش دایکی و باوکی نەقیب ڕەنگین وەک ئەفسەر لە خزمەتکردنی خاک و وڵات ئەوانیش بەردەوامن. کردوانە ئەفسەری حرەکاتیش بەڕاستی ڕۆڵ و پێکەیەکی زۆر جوانی هەبوو نەک تەنها بوو ڕنگدانەی جوانی هەبوو لەسەر پێشمەرگەکان لەسەر ئەفسەرەکان. ئەتی وای لێها سەرکەوتنێکی باشی بەری دو ئەترمە بە پێویستمان زانی کە بەدیمانەکە زۆر چالاک بوو زۆر دڵسۆز بوو پێمان باش بوو کە ئەو بکەنە جێگیری فەوج. ئێمان یەکێک بوو لەوانەیە تەمۆحم هەبوو نەک بۆ جێگیری فەوج چکە توانای فەرماندەی فەوجیشی هەبوو یعنی کەسێکی کاراکتەرێکی زۆر باش بوو ئەیتوانی هەموو ڕۆڵەکان زیاتر لە خۆی ببینێ هەم دایک بوو و هەم پێشمەرگە بوو. شەهیدمان زۆرە لە بنەماڵەکەمانە. ئیتر باششم هەر شەهیدی سەنگەرە بۆ ڕێبازە هاتووین. ئیتر دایمە حەزی لە ناو خەڵک و لە کۆمەڵ و خۆڕ و کۆمەڵ و کۆمەڵایەتی بوو. مناڵێکی زۆرە وریا بوو. یعنی باوەڕە هەبێ لە ژیانمە کەلیمەیە نووسین و خوێندنم پێ نەکرد. هەر خۆی زۆر زیرە بوو لە هەموو بوارەکانان زیرە بوو. بە تەمەنێکی کەم هەموو پلەکانی ئەسکەری بڕی. من ناوم یاسنایە تەمەنم 4 ساڵ بوو کاتێککە دایکم شەوێت بوو. ئێستا هاتووم بەسەر قەبری دایکم. ئیتر ئەوانەی دایکی دایکم و باوکی دایکم ئەوانش هەر پێشمەرگن. من حەزەکەم گەورە بم وەکو ئەو ئاوا هین بم گەورە بم وەکو پێشمەرگە بم. ڕەنگین یوسف عەزیز ناسراو بە نەقیب ڕەنگین لە ساڵی 1989 لە سلێمانی لەدایک بووە. ساڵی 2002 پەیوەندی دەکات بە هێزی ژنانی کوردستانەوە. تەنها دوای ساڵێک لە پێشمەرگایەتی بەشداری پرۆسەی ئازادی عێراق دەکات لە ساڵی 2003دا. لە ژیانی پێشمەرگایەتیدا سەرجەمپلەکانی سەربازی بەسەرکەوتووی وەردەگرێت و لە بەرازایەتی و چاونەترسی و لێهاتووی دەکرێت بە جێگیری فەرماندەی فەوجی ژنان. بەشداری هەرە زۆری چالاکیەکانی پێشمەرگە دەکات لە ڕوبەڕووبوونەوەی داعش لە ناوچەکانی گوڵاڵە و سەعدیە و داقوق. مخابن دوای برینداربوونی بەسەختی لە چواریدەی 2014 و دوایمانەوەی چەند ڕۆژێک بە برینداری لە نەخۆشخانە ڕۆژی 11 دەی 2014 ژیان ئاوایی دەکات.